کردی. بنای خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێم کاتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵی ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لاتوونێتەوە خزمەتان کە ئەم ڕۆژ کۆمەڵەیەک تەور و بەرگە و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان. سپاس چێدا. بە ناوی خوای پەروەردگار ئازیزان سڵاوتان لێبێت، هیوادارین ساغ و سەلامەت و تەندروست بن. بابەتەکانی ئەم ڕۆمان دیارە بەگشتی قسە لەسەر ئاڵا دەکەین، بە تایبەتی تەوەری یەکەم میوانێکمان هەیە کە شاعیرە هەم شێعر لەسەر ئاڵا دەڵێەوە لە هەمان کاتە لەو ڕووەوە جێگەی ڕخنەگرتنە کە بۆچی دەبێت لە ساڵێکە تەنها ڕۆژێک باس لە ئاڵا و ناساندنی ئاڵا بکرێت و دەبێت لە هەمان کاتە لەوەش بکۆڵینەوە لە پەنای ئاڵای کوردستاندا و لە پەنای ئەوەی کە ئەمە کورد و کوردایەتی و ئەم بابەتانەیە ستەم لە هیچ کەسێک نەکرێت لە ژێرە ماڵایەدا، چونکە دوجار ئاڵای نەتەوەیەکە ئاڵایەکە کە دەبێت ئەم نەتەوەیەش لە ژێریدا بەحەسێتەوە. دیارە میوانێکمان دەبێت لە تەوەری یەکەمە قسە واز لەسەر ڕۆژی جیهانی ئاڵا، ڕۆژی ئاڵای کوردستان و هەروەها شێعرمان بۆ دڵ لەسەر ئاڵا و لە تەوەرەکانی دیکەشدا لە بابەتەکانی ترا دەچینە لای پەیامنێرەکانمان کامڕۆ دیارە چالاکی و مەراسیم و جۆرا و جۆر لە ناوچە جیاوازەکاندا هەیە کە بەهۆی ڕۆژی ئاڵاوەیە لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم تەوەرانەشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا. فەرموون با پێکەوە بینەر. عزیزان دیارە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە بۆ بۆنێەوە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە ناوەندە دەستگا فەرمیە حکوومیەکان و هەروەها لە ناوەندە جیاوازەکاندا بەڕێوە دەچێت. بەڵام ئایا لەم ڕۆژەدا کە ڕۆژی ئاڵای کوردستانە دەبێت بپرسین تا چەندە خەڵک لە ژێرە ماڵایەدا حەساوەتەوە گەنجانمان تا چەندە دڵخۆشن بەم ڕۆژە و لە هەمان کاتاوەی کە جێگەی پرسیارە بۆچی تەنها لەم ڕۆژەدا جلی کوردی و خۆڕازانەوە و ئەو بابەتانە هەرچەندە ڕۆژێکی دیکەش بەناوی ڕۆژی جلی کوردیەوە هەیە لە کاتێکە ئێمە دەبێت هەموو ڕۆژێکمان جلی کوردی بێ و دەبێت هەموو ڕۆژێکمان ڕاستکردنەوەی یا نمایشکردنی کەلتور و فەرهەنگی جوانی کوردەواری بێت لە بەتایبەت لە زاهر کە دەکاتە جلوبەرگەکە کە لەم ڕۆژەدا زیاتر منداڵەکان لە قوتابخانە دەڕازێنەوە لەم ڕۆژەدا پێیان دەڵێن جلی کوردی لەبەرکەن لە دەستگا فەرمی حکوومیەکاندا لەم ڕۆژەیە پێیان دەڵێن جلی کوردی لەبەرکەن لەبەرەوەی کە تەنها لەبەروی ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕۆژی ئاڵای کوردستانە. بابەتێکمان هەیە میوانێکمان هەیە کە شاعیرە بەڕێز ماوەستا ئەمین سەپانی شاعیر لێرە میوانداریمان کردو بۆی کۆمەڵێک شعرمان بۆ بڵێت و لە هەمان کاتا قسە و باسیش لەسەر ئاڵا دەکەین بزانین هەندێک خەڵکە ئینتیمایەکی زۆریان بۆ ماڵایە هەیە زۆرینی نیشتە جێبوانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتا هەندێکیش ڕەنگە زیاتر لە جێلی گەنجان بن بۆچی ئەو ئینتیمایان نەماوە لە هەمان کاتا قسە لەسەرم بابەتە دەکەین. ماوەستا گیان بەخێر بیت.
سوپاسیەوەکەم زۆر سپاس. ڕۆژی ئاڵا پیرۆزەکەم لەم گەلەی کە دۆزرسکراوی خوا و جوانترین مەخلوقی سەرزەویە کە ئێمە پێی نازانین. بە تایبەتی کاتێک کە دەچیتە ناو نەتەوەکانی تر بەراوردی دەکەی کورد سەقافەتێکی جوانی هەیە، کورد پاک و خاوێنی و تەروتەمیزیەکی نایابی هەیە، ئەو کاتە دەڵێن پێی دەزانین. ئەڵێ تا بۆی نەبینی بۆ خایە بەهای ناکەی. من زۆر گەڕاوم هەر لە ئەڵمانیا و رووسیا و بەلجیکا و دۆلە عەرەبیەکان بە هەموویەوە لەکوێتەوە ئێران و تورکیا و رووسیا و ئەمانە وڵاتێکم نەبینی لە وڵاتەکەی خۆم جوانتر بێ. نەتەوەیەکم نەبینی لە نەتەوەکەی خۆم شۆخ و شەنگتر بێ. بەهایەکی کەلتوری نەتەوەییم نەدی کە وەک ئێمە خزمەت بە ئەخلاقیەتی کوردایەتی و نەتەوەیی بکە، بەڵام بەداخەوە ئێمە سەرمان نییە. یانی چۆن؟ خۆ ئەگەر من لێرە ئێوە میوانداریم نەکەن، ئیتر من چی بڵێم؟ شعر بۆ کێ بخوێنمەوە؟ باسی مێژوو بۆ کێ بکەم؟ بۆ کێ خۆم بڕازێنمەوە؟ لەبەر چاوی بینەر چی بکەم؟ لەبەر ئەوانەی دەستە باڵان دەسەڵاتن، ئەوانەی ئەرکی خزمەتکردنی نەتەوەیی و نیشتیمانی ئەکەن، ئەوانە کەم تەرخەمن بەرامبەر بە ئەم نەتەوەیە کە ڕەنگە وەکو بۆم باس کردی ئیتر ئێمە نەتەوەیەکی زۆر عاقڵ و ژیر و بەدین و خاوەن مێژووی و خاوەن کولتوری و خاوەن زمانی عزیزی خۆمانوتت بەدین هەست ناکەی ئەو شانازی کە بە باڵای کورد و فەرهەنگ و کەلتوری جوانی کوردایەتیە دەی ڕازێنێتەوە ئەو بابەتانە کە زیاتر دینەکەیە کە ڕەنگە توانم بڵێم زۆر جار لە عەرەبیش کە دین یەکەم جار بۆ عەرەب ڕەنگە دابەزی بە یا لە ڕێی پێغەمبەرانەوە کە بەتایبەت محەممەد درودی خوا لەسەر بێت کە عەرەبە لە عەرەبەکانی جوانتر دیرمان گرتی بێت. من وای بۆ ئەچم ئەگەر زانا و دانا و مەدا و شارەزاکانی دنیای دینداری کورد سەرقافڵەیە بۆ پاراستنی ئەوانیش نەگەری ئێمە. هەر لە میسرەوە بیگرە هەتاوەکو ئەگاتە سعودی و لەوێشەوە تاکو ئەگاتە ئەندەلووس و ئەگاتە شیمالی ئەفریقا، ئەمانە کورد دەسە باڵا بووە لە پاراستنی کەلتوری ئەوان و زمانی ئەوان و ئەو یاسا و ڕێسایانی کەوا ئەوان پێویستیانە کورد دەستی بووە لە ئاوەدانی و بەهای ڕۆشنبیری حتا لە میسرا ئەو شەش خوێنەوارە ئەو شەش عالمە بە ئەحمە شەوقیشەوە ئەوان لەوێ بوون. ئەیوبیەکان لەوێ حەزارەتێکیان دروست کردووە، لێ من حەو ساڵێک بەهین نەبووە، پاشا نەبووە هەتا ڕژووی مەڕوانی حەوتەمیان ناردۆ بۆ ئەوێ بۆ بە پاشا. ئێمە ئەبێ فەخر و شانازی بە نەتەوەکەمانەوە بکەین، سوپاسی خوا بکەین کە بە کورد دروستی کردوین. ئەگەرچی ئێمە ئەمڕۆ بەدەست چوار دەورەوە و بەدەست داگیرکرانەوە ئەناڵێنین و هەر بە درێژایی مێژوش ئاوا بووە، بەڵام ئێمە دانا و زانا و عالمەکان و مزگەوتەکان و خانەخا و تەچەکانمان وان کردووە کەوا ئێمە بتوانین بەرەو پێشەوە بڕۆین بۆ ئەوەی ئەم نەتەوەیە هەر بە زیندوێتی بمێنێتەوە. زۆر باشەمە مۆستاکەواتە دوجار ئاڵا لای تۆ چی ئەگەیەنێت کە ئاوا ڕۆژێکی بۆ دیاری کراوە تەنها ڕۆژێک کە گرنگی بەم ئاڵایە ئەدرێت و قسە و باسی لەسەر ئەکرێت، ڕۆژەکانی دیکە کو هیچ قسە و باسێک نییە، لای تۆ چمانایە کە ئێمە کە ئەڵێن ئاڵا یعنی باڵا، ئێمە ئەبێ دروشمێکمان هەبێ هێمایەکمان هەبێ
کە لەگەڵ نەتەوەکانی کا بناسرینەوە. خۆ ئەم ئاڵایە کە ئێمە هەمانە ئەبێ لەژێر ئەم ئاڵایە ئاسوودەیی فراهم بێنین. لە کوردستان ئاسوودەیی فراهم هاتووە لە ژێرە ماڵایە؟ ئاڵاکان هینی نییە، گوناهی نییە. نەتەوەکەمان نەتەوەیەکی زیندووە. کەلتورەکەمان کەلتورێکی بەبەهایە. بەڵام وەکو بۆم باس کردی ئەوانەی کە ڕێڕەوی ئەم ئاستانی کە کورد پێی ناسراوە ئەبێ ئەوان پێشڕەو بن بۆ بەرەو پێشچوونی ئەم نەتەوەیە هەر لە دێر زەمانەوە هەتاوەکو ئێستا. ئێمە ئیتر خاکەکەمان وا دروست بووە جەنات تەجری من تحتیها الأنهار خالدین فیها ئەبەدا. ئاوایە ئەمە بەهشتی سەر ڕووی زەمینە. بەڵام ئەو بە درێژایی مێژوو ئێمە زانیویانە ئێمە گەلێکی چاوکراوین، زانیویانە ئەگەر ئەوان ئێمە نەچەوسێنەوە و نەمان کەم بە داردەزی خۆیان و خۆشمان ئەوەنە هزر و بیرێکی وامان نەبوو بێ خۆمان نین بە دەزیانەوە هەر لە شاه عەباسی سەفەویەوە هەتاکو ئەگاتە ئەم کاتەوە بە دوای ئەوەش لە پێش 1440 ساڵ و پێش 1700 ساڵ هەر ئێمە هەر خزمەتکاری بێگانە بووین، داردەسی ئەوان بووین، ئەوان چەوە ئێمەیان چەوساندوتۆ لە پێناوی بەرژەوەندی خۆیانە. بەڵام ئەوەی ماوە زمانەکەمانە و کەلتورەکەمانە و خاکە پیرۆزەکەمانە. زۆر باشە مامۆستا با گوێمان لە بەرهەمێکی شعری بێ ئەگەر ئامادە بێت. با لە مناڵەوە دەست پێ بکەین. بۆ لە مناڵەوە ئیتر من ئەگەر مناڵ نەبێ ژیانم نابێ. ئێمە قۆناغەکانمان تێبڕان، هیچمان بەیج نەکرد. چاوەڕێین پاشەبەرەکانمان بە پشتی خوا و بە پشتی دۆستان و ئازیزانی ئەم نەتەوەیە. ئینشاءڵڵا ئەوان ئەو کەلێنانەی ئێمە نەمانتوانیوە پڕیکەینەوە ئەوان بۆمان پڕەکەنەوە. ئاڵاکەمان ئاڵای کوردستان جوان و خەشەنگە، سەربەرزی لامان هێما 4 ڕەنگە. ڕەنگی سووری تۆ خوێنی شەهیدە، سەوزی قەرسیلی ڕووناکی دیدە. سپی نیشانەی بە ئاشتی ژیان، زەردی ئاڵتوونی ئاسۆی بەربەیان. گیان فیداکاری و خەباتی دێرین، لە بەرزی تۆدا دوا ڕۆژ دەبینین. ئاواتی مێژووی کوردایەتی تۆ پرشنگ دەداتە دامێنی ئاسۆ. ئەمە بۆ گەورەیشە. بەڵام ئەڵێ دیوار بە تۆمە پاساریۆ لێوێ. ئەوە ئێمە بە مناڵ ئەلێین ئەی ئێوەش بۆ پارێزگاری لە بەها جوانەکان و لە پاشەڕۆژی مناڵەکانمان ناکەین. باشە مامۆستا ئاماژەت بە بابەتێک کرد لە ناو قسەکان تا لە ژێر ئاڵا دەبێ ئاسوودەیی فەراهەم بکرێ بۆ خەڵک. ئێستا ئەزانی هەزاران گەنجمان هەیە لەم وڵاتەیە ڕقیان لە ئاڵاکەشمانە، هی خۆمانە ئاڵای خۆیانە، بەڵام ڕقیان لە ئاڵاکەشە. ئەو دیوەی کە وا دەکا خەڵک ئەمڕۆ هیچ بەلای ئەهمیەتەوە نەبێ، بەلایەوە گرنگی نەبێ لەوەی کە ڕۆژی ئاڵاکەمانە، هیچ بەلایەوە گرنگ نەبێت. تەنانەت ئەڵێم پارچە پەڕۆیە چییە کە تەنها خەڵکانێک لە ژێریا بوونەتە دەسەڵاتدار و بوونەتە کوشت و بڕ خۆیانن لە وڵاتەکەیە. چی وای کردووە کەم خەڵکە بەو شێوازە سیر بکە و چیش ئەمە ڕاستەکاتەوە؟ ئازیزەکەم پرسیارەکە زۆر هەڵەگرێ. ڕەم بێ ماوەکەیش زۆر کەم دێت. بەڵام مسێ نمونەی خەروارێکە
وەکو جەنابێ ئەڵێ ئەم پەڕۆیە و هەموو پەڕۆکانی ئەم سەرزەویە وەکو چۆن من نام ئەمین سەپانە و تۆ ناوە ئازاد و ئەو ناوی شێرزادە ئەمە بۆتە ناونشان و پەیامێک کە ئێمە لە خەڵکانی کە ئێمە لە نەتەوەکانی کە جا بکاتەوە. من ئەوەی بەدی ئەەکەم ئەم ئاڵایی کە ئێمە پێشێنانمان لە دێر زەمانەوە تەسمیم و کڵێشە و دیزاینیان کردووە کاڵا لە قەت باڵای ئەم نەتەوەی ئێمەیە. ئەی لە ئێستەیە ئاوایە ئەو ئاڵایی کە ئێستا هەیە لە ئاستی نەتەوەکایە؟ ئەم ئاڵایە من ئەڵێم لە ئاستی نەتەوەکایە، چونکە ئەوە سەوزەکەیە. ئێمە وڵاتێکی سەوز و جوانین، خاوەنی خێر و خۆشی و داهاتی زۆر، بەڵام خۆم خێر و خۆشی و داهاتە زۆرە هیچی بۆ نەتەوەکە نەبووە، هیچی بۆ خەڵکەکەی نەبووە. ئێمە کێشەکەمان ئەمەیە، کێشەکەمان ئەوەیە. ئێستا شیعرێکمەیە ئەوەدان پێشکەشەکەم کە گلەیی ئەەکەین ئێمە ئاڵاکەمان وایە بە تەمای ڕۆژمان لێ هەڵبێت، ڕۆژمان لێ هەڵێت ئێمە بەری ڕۆژ ئەگرین لە نەتەوەکەمان. ئێمە بووینە کۆیلەی چوار نەتەوە کە ئەوان وەک ویژدان بەتەنگ کوردەوە نایەن کە کورد خزمەتگوزار بووە بە درێژایی مێژوو بۆ ئەم چوارنەتەوەیە. لەبەر ئەوە ئێمە ئاڵاکە هەر چۆن بێت، هەرچەند ڕیوایەتەکان هینەکات کە ئەم ئاڵایەنە هەر لە دێر زەمانەوە وردە وردە لەوانەیە گۆڕانکارێکی تیا کرابێ و لە زمانی قازی محەممەدا کە ئەو وەختە هەناسەیەکمان هەڵکێشا، ئەو هەناسەیش فرۆشرا و رووسیا دەسی لێبەراین و بە حیقە زوێنی یا بە رووسیا و ئەمریکای هێنایە ئەوێ. ئێتر ئەمە مێژۆکەی زۆر دوورە. سەبا منەوە بە جۆری کتر بکەمە پرسیار، ئاڵایەکی جوان و بە باڵای نەتەوەیەکە هەمانە تا چەندە گرنگە بەڕاستی کێ هەڵگری ئەم ئاڵایەیە، تا چەند ئەمە گرنگە لەوەی کێ هەڵگری ئەم ئاڵایەیە؟ نەتەوەکەم هەڵگری ئەم باڵایە، نە هیچ لایەنێک بۆی هەیە خاوەنی ئەمە بێت و نەچیدا هیچ دام و دەستگایەک بێت. لەسەر ئەرزی واقع ئێستا ماڵایە لە ژێریان نەتەوەکە حساوەتەوە یا کۆمەڵێک بازرگانی سیاسی؟ لە ژێر ئەم ئاڵایە ئێمە نەچەوساینەتەوە. ئەی حەساونەتەوە؟ حەساوی نەتەوە؟ لە ژێر ئاڵاکان ئاڵا شتێکی هێزی و پێز و گیانی تیانە. ئەوەی هەڵگری ئەم ئاڵایەیە نایەڵێ ئێمە لە ژێر سێبەری ئەم ئاڵایەدا ئاسوو دەبین. ئەوە پرسیارەکەی ئازیزی برای ئازیزمە. ئایا ئێمە ئەگەر ئەم ئاڵایە هەڵگرین ئەم 1001 لایەنە کە هەمانە تەنها یەک لایەنیان خزمەت گوزاری ئاڵام کەونەتەوە گەبێ بڕەنبی ئێمە کەلێنێک لە ژیانی داهاتووی ئێمە پڕ بکرێتەوە. بەڵام ئێمە چی بکەین؟ یعنی بەکێ بڵین داد بۆ چێ بەرین؟ ئەوەی هەمانە خوایە، هەموو جارێ خوا گیان وەسیلەیەکی بۆ دروست کردوین، مێژوو گەڕاوەتەوە بۆ لای میلەتی ئێمە، سوودی لە مێژوو وەرنەگرت، سوودی لە مێژوو وەرنەگرتووە. جا بۆ ئەوەی نەوەک فریانەکەوین ئەو شارێشتان بۆ ئەی ئاڵاکەم هەرچی سەیری باڵات دەکەم لە هەمومان بەرزتری. لە سایقەی پاشبارانی ئەم کوردستانە جوانتری، تۆ ئاڵای بەرزی کوردانی خۆشمان دەوێیت،
تاجی سەری بۆ ڕێی خەبات و تێکۆشان بەهێز و توانا و بەرخوردان جێی شانازید مێژوت پڕە لە سەروەری ئەی ئاڵاکەم بۆ پێم ناڵێ تۆ جوانترین میوانی خۆ لێمان زیزی نایەیتە گۆ منیش ئازار ناخم دەخوا هەر وەکو تۆ ماوەیەکە ڕاوەستاوم ببیتە زوبان هەتا منیش هاوبەشت بم بۆت هەر ڕێژم فرمێکی خەم وەک لێزمەی شەستە باران ئەی ئاڵاکەم بۆ نازانی بەقەد بەرزی ئاسمانیشین منەت بارم شەرم دەکەم تەنها تۆم هەیت پێناسم بیت کەر تۆ نەمایت شانازی بەکێوە بکەم ئەی ئاڵاکەم بۆ نازانی موشە دەمە لە چوار لاوام ئەی ئاڵاکەم بۆ نازانی موشە دەمە لە چوار لاوە تاو دراوە ژیان بۆ مردن دەگەڕێ بۆ نازانی پەپوو بۆ وشکانی وێڵە چاوەڕوانی کەشتی ژیان لەنگەر بگرێ چاوەڕوانن پەیامێکم لەسەر شاخی ژوودی کوردان سەر هەڵبڕێ پرچی سپی خوێنی شەهید سەوزی ژیان زەردی ژوەک و ئاسۆی بەیان بوونەتە مروانکەی گردن بۆ کوردستانێکی ئاوەدان ئەی ئاڵاکەم نامانەوێت قەت بنەوی ئەی ئاڵاکەم نامانەوێت قەت بنەوی دەمانەوێت لەژێر سێبەری باڵا تا ڕۆژکەینەوە وەک گەورەکان بێخەم نەبی ئاوڕێکمان لێبیتەوە وەک گەورەکان بێخەم نەبی ئاوڕێکمان لێبیت حاڵاکە بێخەم نییە ئەوان خەم بۆ ئێمە خوا ئێمە ناتوانین زانینی مامۆستا هەستێک لە خۆشەویستی بۆ ئاڵا لە جەناب چاوەدی دەکەم خۆزگام و بەرپرسەکان بەم شێوازە بوونایە ینی ئەتوانم بڵێم ئەگەر ئەمە ئەو گەنجانەی کە بە تایبەتی ناڕازین لە وەزاکە و ئێستا بە جۆرەکان ڕەنگە کەیفیشیان تەنانەت بە ڕۆژی ئاڵاوم بابەتانە نەیەگەر لە ڕوانگەی جەنابتەوە بیر بکەنەوە وەکو جەنابەت بیر بکەنەوە یا گوێ لە جەنابەت بگرن ئینتیمایان بۆ ئاڵاکە پیا دەبێتەوە جارێکی دیکە بەڵام بەخوا مامۆستا وەزە بە بارودۆخێ خراپە گەنجێک بە شێوازێک بەهیوا کراوە زۆر جوانە ئێمە ئاڵامان کردو بە وەسیلە بۆ ئەوەی لەژێر حسابی ئەم ئاڵایە لەژێر بەهای ئەم ئاڵایە لەسەر مێژووی ئەم ئاڵایە هەنگاوێک هەرگرین کە میلەتەکەمان سوودی لێوەرگێ بەڵام بەداخەمە ئەوانەی کە ئاڵاکەمانیان خۆش ناوێ ئەوانەی کە چاویان بە ئاڵاکەمانە هەڵنایە واتە چاویشان بە میلەتەکەمانە هەڵنایە گەرناچوە ئەم ئاڵای زۆر جار هەیە ئەم ئاڵا ئەبێتە کۆمەڵە شوێن ئاڵاکە هەڵەگرن وابێ مامۆستا دوجار گرنگی ئەم ئاڵایە چییە بۆ ئێمە ئەگەر ئاوا بێ بۆ قوربانەی بەڕێزت بێ گرنگی ئەم ئاڵایە چییە قوربان ئینسان بە ئاواتەوە لەدایک بوو بە ئاواتیشەوە ئەمرێ تەسەور نەکەن ئەم گەلە بەم شێوەیە بمێنێتەوە ئەمڕۆ ناسبینە سبینێنا ساڵێکی کە ئێمە ئەگەینە ئاوات ئەبێ ئێمە گەشتبین بین چونکە ئێمە میلەتێکی چاوکراوین خاوەنی مێژوین خاوەنی زمانێکی تایبەتین خاوەنی کەلتورین بەڵام ئێمڕۆ چی بکەین من و تۆ ئەوەی کە لەژێر ئەم ئاڵایە و شانازی پێوەکە ئەوە مناڵەکەی ئەباتە قوتابخانەیە کە دوورە لە کولتوری نەتەوەی و زمانی زگماتی دایک کەواتە ئێمە تاوانبارین ئاڵا تاوانبار نییە ئاڵا پێمانەڵێ ئەمە ڕەنگەکانە بە پێی ڕەنگەکان هەڵسوکەوت بکەن بەڵام ناکرێت کەنایکەن ئەو
بەرامبەر بەخوا و بەرامبەر بە میلەتەکەی و بەرامبەر بە پاشە ڕۆژی میلەتەکەی و سەربەخۆی و سەرفەرازی میلەتەکەی کەواتە بوونیە ماڵایە تەنها ئەوەیە ئەڵەی نەتەوەی کوردە هێڵێتەوە تەواو ئێمە کە خۆدا ماشە بۆ کرد کە بە پێی ڕەنگەکان بێ هیچ نەکراوانە ئەم ڕەنگە بەهای خوایە خەڵاتی خوایە ئەو پەلکە زێڕینەی کە لە ئاسمان دوای شەستە باران هینەکە ئەوە عەرش ئەلەرزێنێ ئێمە وەرگرتنی ڕەنگەکان لە بەها جوانەکان و عەتای خواوە ئەبینین ئەمە لە دەستور و یاسایەکی پەروەردەی دڵسۆزانەی کوردایەتی و مامەڵەی لەگەڵ ئاگەین خۆ ئەگەر ئەم ئاڵایە ببێ و نەبێ وەک تۆ ئەڵەی ئەگەر پەڕۆیەک بێ ئەمە هەزاران پەڕۆ هەیە بەڵام ئەو پەڕۆیەی کە قەواڵەی میلەتێکی جەوزاوەیە میلەتێکە خاوەنی ئەنفال و کیمیاباران و تەعریب و تەفریس و تەتریکە ئەمە ئاڵاکەیە ئەڵەن ئێمە هەر ماوین ئێمە نەدۆڕاوین بزەبت وایە تەوانە ماڵایە جوانە بەڵام دەبێ بۆ دەرباسکردنی ئەم ئاڵایە پێویستمان بە شۆڕشێکەیە شۆڕشێکی فکری کە بتوانین ئاڵا لە چەنگی ئەو بازرگانە سیاسیانە دەرکەین کە تەنها ڕەنگە لە ناوەندە جیهانیەکانە لە مۆزوعی ڕەنگەکانیا ئیشیان بە ڕەنگە سوورەکەی بێت بزنس و بازرگانی لە بەسەر ڕەنگی سووری ئاڵای کوردستانەوە بکەن و لەو لاشەوە گەر لە مەجالیسێکی عامە لە دەرەوە ئاڵاکەیان بۆ دابنێن دێنەوە بە ئەمەی دەفرۆشنەوە بە خەڵکی خۆمانی دەفرۆشنەوە لە کاتێکا دەزانین 30 ساڵی ڕابردوو نەیانتوانی و ئێستش بە فەرمی لەو دیوی سنوورەکان یەرێمی کوردستانەوە ئاڵاکە بە ڕەسمی دابنێن دانی پیا بنێن ئێستش لە پارچەکانی دیکەی کوردستاندا ڕەنگە بە سەدان کەس لەسەر ئاڵای کوردستانی ئێمە لە بەند کرابێ یا دەستگیر کرابێ بۆیە ئەوەی کە ئێستا ماوەتەوە ڕاستە بە پێناسەی میلەتێکی گەلێکی ئستەم لێکراوە بەڵام بەداخەوە بەدەست بازرگانە سیاسەکانیشەوە بۆتە کاڵایەک بۆ بازرگانیکردن بە ماڵایەوە من حەزەکەم یەک بۆ جەنابتان و بۆ بینەرانی عازیز و بۆ ئەوانش گوێیان لێمە بە دەسەڵات و ژەوە بەلایەنە سیاسەکانە و بە ئاینیەکانیشەوە هەر هەمویان ئێمە چوین بۆ چین لەوێ وەفدێکی خورفەی دووجارە و لەگەڵ وەزیری بازرگانی قونسوڵێتی ئەوەختە کاکلەتیڤ بوو لە چین ئێمە ڕۆشین بۆ وڵاتی چین کە لە تەیارەکە دابەزین شارەکە ناوی چوانچینگ بوو کە من محازرەیەکم پێوتن فێری کوردیان بکەم وتم چۆنی چاکی چوانچینگ ئەوەیە وردە وردە وڵاتێکی زۆر زیرەک شعبێکی زۆر کراوە ئەوەتانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم اطلب العلم ولو بالصین کە من گەیشتمە ئەوەیە دابەزین ئەم هەموو ڕۆشن بیر و شاعیر و تاجیر و دەسەڵاتدارە کە دابەزین ئێمە عەلەمێکی وڵاتەکەی خۆمان پێ نەبوو ئەوان بە ئاڵای کوردستانەوە هاتن پێشوازیان لێکردین بە کوڕ و کوژ و دەسەڵاتدارەکانیانەوە لەبەر ئەوە ئەڵێم ئەم ئاڵایان لە ناو دوژمنەکان سەرسەختەکانی ئێمە بەهای نییە کە ئەو ئاڵایە ئەبینن لەرزیان لێیە ئەوێ هاتن بە ئاڵای کوردستانەوە ئاڵای کوردستانیان نانێ منیش ئێمە بەڕاستی کتێبێکی فێربوونی زمانی کوردی بە پیتی لاتینی ئینێکی دیوێکی خانەوادەیەکی کوردی تایە بە جلی کوردیەوە دیوەکەی کە ڕسمی ئاڵای کوردستانە ڕسمی ئاڵای کوردستان بوو پینەپە ڕۆمان کرد وتمان ئێوە ئەهلی علمن ئێمە هاتوین لە ئێوە علم فێربین ئەمە قەواڵە و جلە جوانەکانی ئێمەیە
ئەمەش ئاڵا سەربەرزەکەی ئێمەیە کە ئێوە هاتوون بەپیرمانەوە لەبەر ئەوە وا نەزانن دوژمنەکانمان بەقەدەر ئەم ئاڵایە لە میلەتەکە بترسانایە ئێستا ئێمە گەشتینە ئەنجام. زۆر باشە مامۆستا دەرفەتمان نەماوە ئەگەر بچین ئێستا شارێکی ترت هەبێ پێشکەشمان بکەی بزانین چیت هەیە لەبارەی خۆشویستنی نیشتیمان یاخۆت ئاڵاوە. باشی گیانەکە گیانە خۆش مامۆستا هەرچەندە مامۆستا ئەم ئاڵایەش ئەگەر پێناسەکەیدا ئەگەر ڕەنگە سەلاحەدینی ئەیوبی لێ بکەیتەوە ئەوانە ئێوە هەر خزمەتی خەڵکیان کردن بەداخەوە نەیانتوانی پێگەیەک بۆ ئێمە دروست بکەن. ئاڵای کوردستان ئەی ئاڵای کوردان دروشمی شادی ئەمڕۆ لە سایەی هەوای ئازادی دەشەکەیتەوە خەم دەڕەوێنی خۆشی و سەربەرزی و سەربەرزی دێنی تۆ هێز و گیانمی هیوای ژیانمی تۆ ڕەوتی خەباتی ڕزگاری وڵاتی ئەی ئاڵای کوردان بەرز و شەکاوە لە ڕێگای تۆدا سەرم داناوە من بۆ شانازی تۆ گەچ کراوە من بۆ شانازی تۆ کەچ کراوە بەو تاجەی ئێستا لە سەرت ناوە تۆ هێز و گیانمی هیوای ژیانمی تۆ ڕەوتی خەباتی ڕزگاری وڵاتی. زۆر سپاس مامۆستا گیان سپاس دەکەین سپاس بۆ وتە جوانەکانت بۆ شارە جوانەکانت سپاس بۆ خزمەتەی کە وەک لە دەستپێکدا باست کرد با بۆ مناڵان بێ بۆ خزمەتە جوانەی کە لە فەرهەنگی کورداریە بە شارە جوانەکانت بە مناڵەکانمانی دەکەیت سپاس دەکەین. منیش سوپاسی جەنابتانەکەم و سوپاسی ئەم کەناڵە پیرۆزەکەم کە جارجار بەسەرمان ئەکەنەوە ئەگەر ئێمە بتوانین لە ڕێگای ئەم کەناڵانەوە کەنێنێک لە دنیای پەروەردە و فێرکردن و بەها جوانەکانی کللتوری نەتەوەی و زمانە بە بەهاکەمان پڕکەینەوە ئەوە جێگای شانازیمان. دووبارە زۆر بەخێر بیت. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناو بڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لە تەوەری دووەمدا وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە چالاکیەکانی ڕۆژی ئاڵاتان بۆ دەگوازینەوە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە سەرەتاش دەچینە لای پامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە سامان. سڵاوت لێ بێم کاتت باش دێنە لای تۆ زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە فەرموو. بەڵە شەیدا سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە وەگاشکرای ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕۆژی ئاڵا بەڕێوە دەچێت لە پارێزگای هەڵەبجەش لە زۆربەی خوێندنگا و قوتابخانەکان ڕۆژی ئاڵا بەرزڕاگیراوە چالاکی جیاواز لە قوتابخانەکان بەڕێوە چوو. ئێستا من لە قوتابخانەی بەمۆم دیارە چالاکی جیاواز لەم قوتابخانەیەش بەڕێوە دەچێت و ڕۆژی ئاڵا بەرز ڕادەگیرێت بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر کە لایەن قوتابیان و مامۆستایانی ئەم قوتابخانەیەوە ئەنجام دراون و ئەنجام دەدرێن. برارە پاشکەمێکی تریش بە ئامادەبوونی پارێزگار و بەشێک لە بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە مەراسیمێک وە بە بۆنەی ڕۆژی ئاڵاوە بەڕێوە بچێت. من ئێستا لەگەڵ مامۆستا قسە دەکەم. مامۆستا بشراگر بێتە ئێرەوە لە قوتابخانەکەتان ئەمڕۆ چی دەگوزارێەوە چ چالاکیێک بەڕێوە دەچێت؟ بەڵێ فەرموو بەخێراتن ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە ئاڵا ڕەمزێکە وەکو هەموو نەتەوەیەک ئەو ڕەمزەی خۆی هەیە کە وەکو ناساندنی میلەتەکەی بە گەلانیجی ئێمەش وەکو نەتەوەی کورد ئاڵامانەیە پێویستە ڕێزی لێ بگرین و لە ژێرە ماڵایە کارێ بکەین کە هەموو دروشمێکی جوان بناسێنین بە دەوروبەرەکەمان نەک بە شێوازێک بیناسێنین کە هەموو مناڵەکان وەنەوەکانمان کە چۆن بڵێم ژایەتی بکەن و بێزی لێ بکەنەوە پێویستە. بەڵێ ئەمڕۆ پیرۆز دەکەم لە هەموو گەلی کورد وەکو ڕۆژی ئاڵەکەتان چی دەگوزارێت چه چالاکیێک ئەنجام؟ بەڵێ بەڵێ ئەمڕۆ وەکو ئێمەش وەکو ڕۆژی ئاڵا هەستان بەکردنەوەی پێشنگایەک کە سەرەکی چۆن بڵێم
بەشداریکردنی قوتابیان و مامۆستایان و بە تایبەتی نووسەری بەڕێزمان کاکلۆن کە بە وێنە جوانەکانی بەشداری کردووە و چەند نمایشێک و چەند سرودێک ئەم ڕۆژە پیرۆز دەکەین و بۆ پیرۆزبایی لە خۆم و لە هەموو میلەتی کوردەکەم. سپاس سەلامەت دوژین. سپاس بەڵێ دیارە شەیدا وەک دەبینن لە پشتی منەوە لێرە کۆمەڵێک وێنە لەلایەن قوتابیان و خوێندکارانی قوتابخانەیەوە بەدەست نەخشێنراون لە ڕۆژی ئاڵا دیارە لەم ڕۆژەدا ئەمە قۆزراوەتەوە بۆ ئەوەی کەم ئەم پێشنگا وێنە یەش لێرە ئەنجام بدرێت دیارە قوتابیان و خوێندکاران و مامۆستایانیش بەجلی ڕەنگا و ڕەنگ و بەشێکی زۆریان بەجلی کوردیەوە ڕۆژی ئاڵایان پیرۆز کردووە و بەرز ڕاگرتووە و دیارە پاش کەمێکی تریش مەراسیمێک و ئاهەنگێک لێرە بەڕێوە دەچێت لە قوتابخانەی بەمەوە کە لە کۆمەڵێک سرود و گۆرانی تایبەت بە منداڵان و پارێزگار وتاری دەبێت و مامۆستایان و بەشێک لە قوتابیانیش بە چالاکیە جۆرا و جۆرەکانیان بەشداری ڕۆژی ئاڵا دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان دەچینە پارێزگای سلێمانی و پەیامنێرمان ڕامیار عوسمان وەردەگرین. ڕامیار سڵاو دلێ بێ و ئەم کاتت باش پێمان بڵیت بزانین لەم ڕۆژەیە لە پارێزگای سلێمانی چ چالاکیەک ئەنجام دەدرێت. فەرموو. بەڵێ سڵاوی خواتان لێ بە شەیدا بەیانیتان باش دیارە ئەمڕۆ یادی دامەزراندنی ڕێکخراوی و ڕۆژنای دڵە بۆ خزمەت ئەم ساڵ پێدەنێنە ساڵی سێمی تەمەنی کارکردنیانەوە 2 ساڵ تێپەڕیەوە بەسەر دامەزراندنی ئەم ڕێکخراوە کە ڕێکخراوێکی تایبەتە بە نابینایان خزمەتکردن بە نابینایان لە بوارەکانی کۆمەڵاتی و هونەری و ڕۆشنبیری ئەم ڕێکخراوە ماوەی 2 ساڵە خزمەت بە کەسانی نابینا دەکات چالاکی جۆرا جۆری بۆ نابینیان کردوتەوە لەم ڕێکخراوە کۆمەڵێک کەسی زۆر بەهرەمەند هەیە کە چەندین ئامێریان تایبەت بە نابینایان دروست کردووە کە یعنی کەسی زۆر بەتوانایتیایە دیارە سەرۆکی ڕێکخراوەکە کە مامۆستا عوسمانە باسی لەوە کردووە کە ئەگەر بێت و هاوکاری بکرێن ئەوان دەتوانن ئەگەر ئاسێنێ مامۆستا عوسمان بینی ڕاستەخۆین بۆی قسەمان بکە باشە بەڵێ سپاس باسی لەوە کردووە کە ینی ئەگەر هاوکاری بکرێن لە ڕووی داراییەوە دەتوانن ئامێری زۆر باش بەرەم بێنن تایبەت بە نابینایان ینی یەکێک لە نابیناکان کە بەهرەمەند بووە شەیدا جۆرێک لە ئامێری دەنگی بەرەم هێناوە کە ساڵ و ڕۆژ و بەروار و هەموو ڕووداوەکانی کە لەو ساڵەدا ڕوودەدات بە شێوەی دەنگی بۆ نابینایان دروستی کردووە لە هەمان کاتدا گۆچانیان دروست کردووە گۆچانی زیرەکە کە بە کوردی قسە دەکات هاوکاری زۆری نابینایان دەکات بۆیە ینی ئەوان دەڵێن ئەگەر هاوکاری بکرێن لەلایەن حکوومەتەوە دەتوانن کاری زۆر باشتر بکەن ینی بەهری زۆر باشیان تیا نابینیان لە ئەمان کادا ئەو خانمانەی کۆمەڵک ئەوانی کە نابینان کاری دەستیان ئەنجام داوە کاری دەستیەکەن ئەوانیش بە هەمان شێوە ینی بەهرەی زۆر باشیان تایە من ئەگەر مامۆستا عوسمان ئێستا بۆ یەکێک لە دەستگاکانی ڕاگەیاندن قسە دەکات دەمێت دواتر لەنێک پرسیاری لێ بکەم بە کورتی بۆی بزانین پلانی بەرنامە کاری ساڵی ئایندەیان چی دەبێت بەڵام پێشەوە دەچمە لای یەکێک لەو خانمانە سڵاو لێ بێ خاتون باشی سپاس هەنێک ئامێرە بینم ئامێری کۆمپیوتەر ئەمانە تایبەتن بە ئێوە ئەگەر بە ئەمە لا بم بۆی وێنەکان باشتر بگات بگورە باسی ئەوم بۆ بکە ینی ئەو ئامێرانە ئەو ئامێرانی کۆمپیوتەرانە پێویستان بە چەند ئامێری تر هەیە بۆتان دابین بکرێ بۆی ینی گرفتان بۆ چارەسەر بکرێت لە ڕاستی ئەم کۆمپیوتەرانە لە ئێستا کار ناکەن ینی بەس ئاوەداتانە کار ناکەن پێشتر با بڵین ئەمە هەم بەرنامی سەوتی لەسرە هەم سیستمی ڤێرگۆشی هەیە کە هەر نووسینەکەیەتە سەری بە نووسینی برایلیش ئەنووسرێ بەڵام بەداخۆ لە ئێستا لە کار کەوتون بەڕاستی پێویستیان بۆیە کە چاک بکرێنەوە بۆی سوودیان لێوەربگیرێ باشە ئێستا وەکو نابینایان ئێوە پێویستان بە چییە بۆتان داوێن بکرێەوە کە بۆتان نەکراوە من نێک بەڵێ وڵای طبعاً پێویستە زۆر سەرەتاییەکان بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت هێشتا جێگەی ئەوەیە کە قسەی لەسەر بکرێ هێشتا جێگەی ئەوەیە کە داوا بکرێ و قسەی لەبارەوە بکرێ زۆر شت هەیە کە باسی بکەین بەڕاستی هەموو شتێک گرنگتر ئەوەیە کە کەسی خاوەن پێداویستی تایبەت و نابینایان ئەوانەمان کە خاوەنی بڕوانامەین پسپۆری و لێهاتوویمان هەیە لە بوارێکە نەک لەبەرەوەی کە خاوەن پێداویستی تایبەتین نەک لەبەرەوەی کە نابینین لەبەرەوەی کە ئێمە وەکو هەر کەسێکی تر خوێندومانە وەکو هەر کەسێکی ترمان دوو بووین توانیمانە بڕوانامە لە بوارێکا بەدەست بێنین بەڵام وەکو زۆرێک لە گەنجانی تریم هەرێمە بێکارین
و بێکاری ئەگەر بۆ کەسێکی ئاسایی جارێک قورس بێ جارێک بربەست بێ بۆ کەسێکی نابینا بەدەیان جار زیاترە. سپاس دەکەم مامۆستا عوسمان سڵاو لێ بە مامۆستاجیان باشی سپاس دەکەم ساڵیادی ڕێکخراوەکەتانە دەمەوێت پێم بڵێن ینی لەم ساڵیادەدا وەکو لەم ساڵیادەدا پێویستە چیترتان بۆ بکرێت کە نەکراوە. بەڵێ وڵا ئێمە تەمان بۆی کە ڕۆژی ئاڵا ڕۆژە پێش خرا ئێمە پیرۆزبایی لەو ڕۆژاکەین کە ئێمە ئێمڕۆ نابینان ناو ڕێکخراکە خۆمانە بینینەوە پێشمەرگەیەک بووین کە مینمان پوسەڵ کردوێتەوە لە وڵاتە و توانیمانە کە بە هەزاران مین پوسەڵ بکەینەوە و لە دەستدانی چاو نەک بەوە کۆتایی پێم ئەگە لە دەستدانی جەستەش بێ بۆ خزمەتی ئەم نیشتیمانە ئێمە ئامادەین لە پێنایە بمرین بۆیە لە کاتێکا کە ئاڵای کوردستانە بینی مەشانازی بۆ ئاڵایەکەین کە ئەمڕۆ هەزاران شەید و کەمەندام لە پێنایە دروست بووە و ئەم ڕێکخراوەش ئەمڕۆکە گەشەی خۆی ئەبینێت و خزمەتی چین و توێشی نابینانەکە شانازێکی ترا کە بتوانی لەو ڕێگەیەوە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت کە دڵمان ڕۆشنتر بێ ئەگەر چاوەکان نەمان دڵەکان بکەونە کار ئەگەر چاوەکان ڕۆڵێکیان نەما بۆ بینین ئەوە لە دڵەکانەوە ببینین خی گەورە ئەگە دەرگایەک داخا بۆ چەندین دەرگای کەولی ئەکاتەوە ئێمەش وەکو نابینا ئەتوانی بڵین داهێنەرین ئەتوانین بڵین ڕۆڵێکمان هەیە لەم وڵاتە ئەگە هەلمان بۆ بڕەخسێ ئەتوانین ئەوەی کە نەکراوە بیکەین و مەحاڵ بکەین بە حاڵ و ئێمە وەکو نابینا هەمیشە هەر کارێکمان کردبێ بە دڵسۆزیوە چونێتە ناو کارەکە و هەر کارێکمان کردبێ و هەر پیشەیەک کە ئێمە خانی بوو بێتین بە دڵسۆزی و ئەنجاممان داوە ئەمەش وەکو خان پێداوی ستایبەتەکان بەگشتی لە هەر شوێنێکە ڕۆڵیان بۆ بڕەخسێ هەلی کاریان بۆ بڕەخسێ ئەوە چون و توێژەکان کە بەرهەمهێنن و مشەخۆر نین و ئێمە تەنها کێشەمان ئەوەیە کە هەلی کارمان بۆ ناڕەخسێ و کێشەمان ئەوەیە کە کاتێک بواری هاوسەرگیری یەتە پێشەوە لە بواری مادیەوە هەموو ئەو خان پێداویستانە کێشیان بۆ دروستە بێ لە ڕووی نیشتە جێبوون لە ڕووی ئەو بابەتانەی کە پێویستیان بە ژیانی ئینسانەوە هەبێ وەکو ڕۆڵێک کە ئێمە بتوانین لە داهاتووە هەموو ئەم خواستانە بخەینە بەردەم کار بەدەستانی ئەم وڵاتانە ئەگە سومن بکمن عمێن لەم بابەتە دوور بخەینەوە کۆمەڵە کەسانێکی دڵسۆز ئاور لە خان پێداویستەکان و بە تایبەتی نابینان بنەوە ئەوە ئێمە ئەتوانین کە ئاسایی ژیان بەسەر بەرین و ئەوەندەی کە خێرخوازان بە دوای کارەکانمانەوە بن ئەو کاتە ئێمە بە شێوازێکی دربی لە ژیان بکەینەوە بتوانین ڕۆڵی کاریگەرمان بۆ بەڕێوەچوونی ئەم ژیانە هەبێ و بتوانین ئێمەش کارکتەرێکمی لە شانی ئەم ژیانە ڕۆڵێک ببینین و خۆمان خانی خۆمان بین. وەکو نابینان ئێوە ینی وەکو پێویست خزمەت نەکراون دەبێت چیترتان بۆ بکرێ یان چیتان بۆ بکرێ ئێوە لە ئاست داواکاری بەڵێ وەلا ئێمە ئەوەی کە مەبەستە بەڕاستی هەر ئەمڕۆکە کوڕکچێک لێرەن کچێکی نابینامە کە چۆ دەبواری هاوسەرگیریەوە لەگەڵ کەمەندامێکە خان پێداویستیە ئەمڕۆکە پیرۆزبایان لەکەین وەکو نمونەیەکە شانزەی دوانزەی و ئەم دوانشتونتە پرۆسەی هاوسەرگیریەوە تەمەن خێرخوازێک کە چەندین مسقال ئاڵتونە کاتە دیاری بوو ئەم دوو هاوسەرە ئێمە هەموو شتەکانمان بەڕاستی کە پێشتر 5 میلیۆن دینار وەرەگیرا کاریگەریکی باشی هەبوو بۆ خان پێداویستەکان و بە تایبەتی بە نابینان کە بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە ئەمڕۆکە ئەو شتانە نەماوە تەنانەت ئەوەی کە هەیە تەنا 150,000 بەڕاستی بۆ ژیان نابێ ئایا خان پێداویستیەک کە نابینا بێ لە شوێنێک ڕۆڵێکی پێ نەبێنن لە هیچ شوێنە کارێکی پێنێن و لە چوارچەوەی ماڵەکەی خۆیان بە گۆشتگیری بمێنێتەوە لەگەڵ ماڵ و مناڵەکەیە ئایا 150,000 بیا بەکرێ بیا بە ژیان بیا بەچی بۆیە ژیان لای نابینان زۆر قورسترە لە چاوخان پێداویستەکانی تر ینی ئێمە بەڕاستی کێشە زۆرە گرنگ ئەوەیە کە ئێمە کۆڵ نەدەرین و هەوڵین ئینشاءالله لە داهاتووە بتوانین کاری باشتر بە نابینان بکەین. سپاس بۆ جەنابە شەیدا ینی شانزەی دوانزەی هەموو ساڵێک ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت ئەم چالاکی ئەنجامەدەن بە بۆنەی یادی دامەزراندنی ڕێکخراوەکەیان بەڵام لەگەڵەوەشە ینی کۆمەڵێک داواکاری زۆریان هەیە کە بەجددی تاوگەستا بۆیان جێبەجێ نەکراوە یەکێ لە سەرەکیترین داواکاریەکانەوەیەکە موچەکەیان 150,000 بۆیان زیاد بکرێت وە کێشەی هاوسەرگیریشیان هەیە وەکو مامۆستا عوسمان باسی کرد ئەگەر خێرخواز نەبێت ینی ئەمان ناتوانن تەنانەت پرۆسەی هاوسەرگیریش ئەنجام بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ تەواوی زانیاریەکان. دیارە توانم بڵێم شێدا ڕێکخراوی ڕۆشنایی وەروها بەڕێز مامۆستا عوسمان یەکێکن لەو ناوەند و شوێنە تایبەتانەی و کەسە تایبەتانەی کە توانم بڵێم خزمەتێکی زۆری بە خاوەن پێداویست تایبەتەکان بە تایبەتی نابینایان کردووە ئەگەر بڵێم لە حکوومەت زیاتر ڕەنگە لە ڕۆ معنەویەکەوە خزمەتی کردووە کەمتری نەکردووە. بەڵا هەر لەسەر وەرگرتنی زانیاریەکان لە ناوچە جیاوازەکان دەچین هەولێر لای پەیامنێرمان
ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوت لێ بێوەم کاتت باش، هیوادارم ساغ و سەلامەت بی. فەرموزانیاریەکان لای تۆ چین؟ سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش کاک جەلال. بەڵێ وا بڕێرە ئەمڕۆ لە نێو پەرلەمانی کوردستان مەراسیمێکی تایبەت ئەنجام بدرێت بە یادی ڕۆژی ئاڵای کوردستان کە لە ساڵی 2009 وا بڕیار بوو بەپێی ئەم بڕیارێکەوە پەرلەمانی کوردستان دەری کردووە. هەفتەی کانونیەکەم بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کراوە، هەرچەندە ئەمڕۆ 16 مانگە، بەڵام بۆی ئەوەی هەفتەی مانگ دەکەوێتە نێو ڕۆژی هەینی ڕۆژ پشووی فەرمی، بەڵام ئەمڕۆ مەراسیمەکەیان ئەنجام داوە و هەر لێرەشەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان وتارێک پێشکەش دەکات و ڕێوڕسمی گۆڕینی ئاڵای ناوەڕاستی پەرلەمان، ئاڵا گەورەکەی پەرلەمانی کوردستان ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت ئەو ڕێوڕسمەش هەر بەڕێوە دەچێت و ئەمڕۆژ هەر ئەمڕۆ لە نێو تەلاری پەرلەمانی کوردستان پێشوازی کرا لە کەسوکاری ئەو شەهیدانەی کەوا لە چەند لە مانجی ڕابردوو بەهۆی هێرشی چەکدارانی داعشەوە شەهید کرابوون. ئەمانیش وەکو کەسوکاریان وەکو ڕێزێک هەم لە کەسوکاریانیش بووە، هەمیش بەرزڕایگرتنی ئەم قوربانیانە بانگ کراون بۆ نێو تەلاری پەرلەمانی کوردستان و ئەوانیش خەڵاتی تایبەتیان پێشکەش دەکرێت لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە. بەڵام وا بڕیارە کاتژمێر 10:30 و مەراسیمەکە دەست پێ بکە. لە ئێستادا ئامادەکاریەکان نزیک بە کۆتایی بوونە، ئامادەکاریەکان تەواو بووەوە. لێرەشەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان وتارێک پێشکەش دەکات. بەڵێ کاک جەلال. زۆر باشە ئیدریس، من باوەڕم وایە گەر بێهاتە و سبەینێ ینی ڕۆژی ئاڵاکە بکرابایەتەوە، چالاکیەکان بەم شێوازە نەدەبوون لەبەرەوەی کە زیاتر پشتیان بە فەرمانگە حکوومیەکان گرتووە وەکو فەرمان لەوەی کە یادی ئاڵا بکەنەوە. وەسبێنێ کە هەینی بوو ڕەنگە خەڵک لە دەرەوەی دام و دەستگا فەرمیەکاندا هیچ چالاکیەکی نەبێت. بۆی ئەوە دەکەمە پرسیارایە لە دەرەوەی داوامە فەرمانگە حکوومیەکان هیچ چالاکیەک بە بۆنەی ڕۆژی ئاڵای کوردستانەوە ئەنجام دەدرێ یاخود نا؟ ئیدریس گەرگوێت لێمان بێت، دەمەوێت بزانم هیچ چالاکیەک لە دەرەوەی فەرمانگە حکوومیەکان بەڕێوە دەچێت بە بۆنەی ڕۆژی ئاڵاوە؟ ڕێڕسمی تر کاک جەلال لە نێو شاری هەولێر ڕێڕسمی تر هەیە لە نێو هەر ئەمڕۆ ڕێڕسمی تر بەڕێوە دەچێت لە شوێنە جیاوازەکان لە نێو شاری هەولێر لە سەر قەڵای هەولێر ڕێڕسمی تر هەیە. ڕێڕسمی تر بەڕێوە دەچێت لە کاتی جیاواز. ئەمڕۆ وا بڕیارە لە کاتژمێر 11 پێش نیوەڕۆ لەسەر قەڵای شاری هەولێر ڕێڕسمێکی تری بەرزڕایگرتنی ئاڵای کوردستان بەڕێوە بچێت و لە چەند شوێنێکی تر هەر لە نێو شاری هەولێر ڕێوڕسمی تر هەیە. تاوەکو ئێستا ئەمانە ڕێوڕسمەکان بوون، ڕێوڕسمە فەرمیەکان بوون کەەوە ئەمڕۆ وا بڕیارە بۆ بەرزڕایگرتنی ئاڵای کوردستان بەڕێوە بچێت. زۆر سپاس بۆ پامنێرمان ئیدریس محەممەد لاولێرەوە لەگەڵمان بوو. ئیدریس سپاس بۆ زانیاریەکانت. وەڵە بەڕێزان هەر سەبارەت با ڕۆژی ئاڵا پامنێرمان هوشیار محەممەد ئەز لایڤێکی بۆ ئامادەکردوین، فەرموون با پێکەوە بینەریوی. وڵاتان لەبێ وەکو بەشێکی زۆری شارشەکانیکە هەرمی کوردستان و بەتایبەتی لە قوتابخانەکان ئەمڕۆ 16 مانگ کە هەرچەندە ڕۆژی ئاڵاش ڕۆژی هەفتەی مانگە بەڵام بەهۆی پشووی فەرمی ڕۆژی هەینیەوە بە بڕیارێکی ویزاری تەواوی ئەو بۆنە و ئەنگ و بەرزکردنەوەی ئاڵایی لە بڕیار بوو لە هەفتەی مانگ ئەنجام بدرێت. خراوەتە ڕۆژی پێنجشەممە هاوشانی ناوچەکانی دیکە لە شارە زۆریش ئەم ڕێوڕسمە بەڕێوە دەچێت و بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زۆر قوتابخانەی قەرەگۆل و گوندی قەرەگۆلی بەسەرکردێتەوە لەبەر ئەوەی ئەم قوتابخانەیە لە ماوەی ڕابردوودا خاوەنی یاخود لە ساڵی ڕابردوودا خاوەنی دوو خوێندکاری لە ڕیزی دەیەکەمەکە بووە بەهۆی ئەوەی کە ئاستی ئەم قوتابخانە لەوە ئاستە بەرزا بووە. بیریان لەوە کردەوە وەکو پێزانینێک ئەم قوتابخانەیە بەسەرکردنەوە و بە شێوەیەکی فەرمی پەروەردەی شارە زۆر ڕێوڕسمەکەی بە شێوەی ڕسمی لە قەرەگۆلەوە دەست پێ کردەوە و بەردەوامی پێدرا. لە ئێستادا بەڕێوبەری پەروەردەی قەزای شارە زۆرم لەگەڵدا دەمەوێت زانیاری زیاتریان لێ وەربگرم. مامۆستا مەحموود ئەگەر بەرەکردنی بفەرمونە ئێرە مامۆستا بە شێوەیەکی گشتی باسێک لە ڕۆژی ئاڵا و گرنگیەکەی بکەن بۆ خوێندکاران و لە هەمان کاتیشتا ئەمەوێت باسێک لە معاناتی هەم چینی خوێندکارەوە مامۆستایان بکەن لەم
کاتەدا کە لە هەمان کاتە ئێستا بە شێوە لە شێوەکان جۆرێک لە دوو دڵی دڵۆنگی دروست بووە لەوەی کە بەش بودجەی مانگی 12 فەرمانبەران لە ئەگەرێکی زۆرەوە کە بەهۆی پشۆکانەوە دوا بخرێ بۆ مانگی یەک بە شێوەیەکی گشتی هەم باسی گرنگی ئاڵا بۆ خوێندکاران و لە هەمان کاتژا باسێک لە ئەرک و مافی مامۆستا و خوێندکاران بکەیت وەکو بەڕێوەبەری پەروەردەوە چ داواکاریەکتانێ بە ناوی خۆی گەورە ئەم کاتتان باش دیارە ئەمڕۆ من بە ناوی خۆم و بەڕێوەردی پەروەردەی شارەزور و سەرجەم فەرمانبەران و بە ناوی بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانیشەوە پیرۆزبایی لە سەرجەم گەلی کورد و بە تایبەتی سندورەکەمان و مامۆستایان و ئیدارە بەڕێزەکان و سەرجەم خوێندکارە خۆشەویستەکان و بە تایبەتی ئەم خوێنگا بەڕێزە ئەم ئامادەی قەرەگۆل کە خۆت ئاماژەت پێدا ئامادەی قەرەگۆل لەم گوندی قەرەگۆلایە بەڕاستی ئێمە دڵخۆشین بەم ئامادەیە و پشت و پەنای بووین کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا یەکێکە لەو خوێنگایانەی کە لە گوندێکە ساڵانە بەرهەمێکی باشی هەیە و خوێنکاری چاک ئەم ساڵ وەکو جەنابەت وتت کۆمەڵی خوێنکاری لە دەیەکەمەکانە بۆ دەستخۆشیمان لێ کردوون دیارە ئەمڕۆ وەکو جەنابەت پێوتە شانزەی مانگە حەڤەی مانگ ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستانە و ئەو ئاڵایی کە هەموو گەلێک هەموو شۆڕشە یەک لە دوایەکەکان بەرخودانیان بۆ کردو و شەهیدان و دایکی شەهیدان کە جەرگیان سوتاوە بۆ ئەم ئاڵا و بۆ شکۆی ئەم نیشتیمانە و بۆ پارێزگاری لەم نیشتیمانم ئێمەش ئەمڕۆ باشمان زانی پێشاویستمان مەراسمێکی شایستە بکەین لە هینەکانە لە مەکتەبەکان بەڵام دوای هەموو مەکتەبێک بە هینی خۆی هەستاوە هەموو خوێندگە و قوتابخانە و باخچێک هەستاوە دەستیان کردووە بە مەراسیم و چالاکی ئەمڕۆ من پێم خۆش بوو وەکو وتم پێم خۆش بوو بێمە ئەم خوێندگەی ئەم گوندە کە بەڕاستی جێگەی دەستخۆشیەوەیان و بۆ ناو خوێندکارە بەڕێزەکان و سەردانێکیان بکەین و باسی کۆمەڵش دکە دیارە ئێمە ڕاستە لە دوای ساڵی 2010 بەڕاستی ئێمە خوێندگە و قوتابخانە و پەروەردە بە عام هیچ شتێکی وای پێویستی بۆ نەکراوە لە ڕووی پێداویستیەکانەوە و زۆر جار دیارە ئێمە مەسلەی دیارە بۆ موچەش ئەوە جەناب ئەوە خۆتەزانی هەموو مانگێکاوایە و موچەکان شێوازی تاوە بودجەی پەروەردە دەدرێت ئێمەش تەمەنا ئەەکەین بۆ ئەوەی پرۆسی پەروەردە کە بەڕاستی ئێستا گوڕوتینێکی پێوە دیارە پرۆسی پەروەردە سارد نەبێتەوە و حکوومەت وەزارەتی پەروەردە ئاگای لە مەکتەبەکان و ئاگای لە خوێندگەکان و ئاگای لە مامۆستایان سپاس بۆ مامۆستا مەحموود بەڕێوەبەری پەروەردەی شارەزور کە لەگەڵماندا بوو لەم ئەزلایڤەدا کە تایبەت بوو بە هەڵکردنی ئاڵا لە شارەزور وەکو بەڕێوەبەر سەردانی یەکی لە قوتابخانەکانی قەزاقی کردو. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان هوشیار محەممەد. بەڵازیزان دیارە لە هەینی پێشوو بینیمان چۆن نوێژە بارانە لە بەشێک لە ناوچەکان یاریمی کوردستان کرایە توانە بڵێم لە مانگی ڕابردووە تا ئێستا لە هەینیانە زیاتر نوێژە باران لە ناوچە جیاوازەکان دەکرێت بە حکومەوەی کە خی گەور ڕەحمێکمان پێ بکات و بارانێکی ڕەحمەت ببارێنێ هەرچەندە بە پێی پێشبینیەکان بڕیار وایە ئەم هەفتەیە بارانێکی زۆر ببارێت لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڵام هێشتا کەلتورێکی جوان یا سنەتێکی جوان کە هەیە هێشتا لە لادێکانە زیاتر ماوەتەوە قوربانیکردنە لە ناحیەی سنگاو کۆمەڵی گوندنشین لەو ناوچەیە قوربانیان ئەنجام داوە دەپارڕێنەوە لە خوای گەورە لەوەی کە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنە دیارە ئەمشکە ساڵی کە ئێستا هەیە زیانی یەکەمی بەتایبەت بۆ گوندنشینان و بۆ ئاژەڵداران و ئەوانەی کە جوتیارن کشت و کاڵ دەکەن زیانی یەکەم بەراوان دەکەوێت هەرچەندە بە گشتی باران کە دەبارەی ڕەحمەتە با ڤیتێکمان هەیە لەسەرەوە قوربانیکردنە با پێکەوە بینەری بین. مانە خۆشەویستەکان سەعات 2 پاشنەوە نوێژە بارانات هەیە لە لای حەتەی کارەباگات بۆ ئاگاداری هەموو لای. نوێژی جەژن حەوت جار ئەڵڵاهو ئەکبەرەکەی
والله بمستي أوها توين لخواي جورا أبارينو خواي جورا ما يسمع نكا ودعاء كان ما جراك وباراني كي بالرحمة ما بباريني الزور دعاء كوتو ما مساجان أرى والله سالان لماني دا باران باري لماني أنزا باري مثال ما شاء الله أو تاني أمرو سيانزي دوانزەیە ماشەڵڵا هێشتا نەباریە بیرەکان ما وشکی کردووە ئاومان نییە ئەوەنە ئەپارڕین و لەخوا ئەمەنە ئەپارڕین و لەخوا ئەوەنە کە خوا پێی خۆشە لێ ئەپارڕین و خوایە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێن و لەم بێ ئاوی وشکە ساڵیە نەجاتمان بدە وەڵایی لەبەر ڕزای خوا هاتوین و لەبەر ئەم سونەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی نوێژە باران بکەن ئینشاءالله بارانە باری وەڵا زۆر دوا کەوتووە خوا ڕەحم کا بۆ خاتری ڕەحم و دەسەڵاتی خۆی خوای من هەر ئەپارێم و پێنج فەرزە ئەپارێ بۆ خۆیان بارانی ڕەحمەت بارێنی بەسەرمانە نەگیسە هاتین بۆ ئەم مناسیمە و کە پارێنەوە لە خوا ڕەحممان پێ بکە بارانی ڕەحمەت بارێنی بەسەرمانە خوایە جەزای ئەم خەڵکەش بداتەوە گشتی الحمد لله والحامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من سمع الله لمن حمده الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دار براسي من هو كنا وشكان وشون كان يديك لكاتك دا كباران ناباري وهروها رحمة خوي تعالى كذب ولم دفري قرمان دا بباش ما زاني كلنا حي صنقاو قندقين دروبريا أمن وجباراني جماعية بكين وكو سنتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم هم زندق نو سنتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم وروها هم داولي بردن كرن لخواي پروردگار وروها أسباب أجين بر داوي رحمة أجين لخواي پروردگار هاتين هم خلق هاتين داولي بردن لخوا بكين بلين خواي پروردگار إما تاوان بارين داولي بردن تو أكين أجر غلطك معناه هلاك معناه اللي ما خوش بيتو باراني جبر رحمة خوي بارين بسر ماندا أجر إما تاوان بارين أمن الله تاوانیان نییە ئەگەر ئێمە تاوانبارین ئەم جشی و چمانە تاوانیان نییە بە گەورەی خۆی ببارێنە بەسەرماندا جا بەڕاستی باش مازانی وەکو زندوکردنەوەی سنەتی پێغەمبەری خوا ئەم نوێژەبارانە ئەنجام درێت سوپاس بەخوای تەعالا خەڵکێکی زۆر هاتبوو لە دێگانەوە و دیارە خەڵکی بەڕاستی احتیاجە زۆر احتیاجی بارانن إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان وهاتوا لقات فريما نكي وشناها مديما نكي تريد بدري ما نكي يا ربي قوات فانت كان يطقر نقول إخوة توبة كان باستغفار بكن أمودك يا إخوة تعالى في يقول فكنيان ذكر لو أنا في غمبري قابل أو أنا كمان زكاة أو أنا كزكاة بەڵبەرزان هاوکار هوشیار محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین سەبارەت بە کردنەوەی مزگەوتێک لە گوندێکی قەزای شارە زۆر فەرموون با پێکەوە بینەربین ما كان للمشركين أن يعمروا مساجد الله شاهدين على أنفسهم بالكفر أولئك حبطت أعمالهم وفي النار هم خالدون هەر کەسە و کەوا بەشداری کردووە لە ئاوادانکردنەوەی ئەم مزگەوتەدا هەروەک مامەسای خۆشەویست باسی کرد
کەوا پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من بنا لله بيتا ولو كمفحص قطاط بنى الله له بيتا في الجنة هەر کەسێک ماڵێک دروست بکە لە بۆ خوای پەروەردگار ئەوە خوای پەروەردگار لە بەهەشتا ماڵێکی بۆ دروست ئەکا شوێنە کە ماڵی خوای گەورەیە تا مزگەوت هەمووی خێرە بۆ ئینسان سوال بۆ ئێوەش کە زەحمەتان کێشاوە لە دوور نزیک هەر کەسێک و هەر ڕەنگێک و هەر دەنگێک دانیشتوانی گوندی مەحمەدخانی سەوو لە ڕاستیە مزگەوت خۆی بۆ خۆی شوێنێکی پیرۆزە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە چوە مەدینە یەکەم شتێک کە دروستی کردەوە بۆ مزگەوتی دروست کرد لەبەرەوەی لایەنە عیبادەتەکەی هەمووی لە مزگەوت ئەگەر عیبادەت بکە خێرێکی زیاتر و شاکێکی زۆرتری بۆ نووسرێ و لە ڕاستیشا مزگەوت زۆر ڕۆڵی ترش هەیە سێرەکەی و خەڵکەی کە ئەهلی مزگەوت بێ هاتووی مزگەوت بکە هەر کاتی ئەگەر نوقسانیە هەڵەیە یا شتێکی لە دەرۆژ بێ لە مزگەوتەکە ئەتوانن چارەسەری بکەن دوایی سڵحێکی تیا بکەن یاوەتە ئەتوانن کاتێک ئەگەر برایەک هاچووی مزگەوت و ئاهلی مزگەوت هاچووی مزگەوت زۆر بکە ئەگەر نەخۆش بێ یا حاڵەتێکی بەسەرات بێ یەکسەر هەواڵ ئەپرسن ئەزانن کەوا یەکێکیان لە براکانیان دیار نییە گوندی مەحموودخانی سەروە دراوسەی گوندی مەحموودخانی خواروە و موانی ڕۆستەم و ئاوای شێخ حوسێن ئەمجا ئێمە وەکو دانیشتوانی ئەم گوندە حەزمان کرد کەوەی چەند ساڵە پێش 6 ساڵێکە لەیرە ئەژین حەزمان کرد سەبارەت بە مزگەوتە دروستکەین و لەسەر ئەرکێکی خێرخوازی داوامان کرد لەو مسلمانە خۆشەویستانە کە یارمەتیان داین و هاوکاریان کردین بۆ دروستکردنی بەڕاستی کارێکی ئاوا زۆر پیرۆزە بە تایبەتی بۆ گەنجانی ئمڕۆت بەڕاستی لە شوێنەکان لە شوێنە نەشێوەکان لە شوێنەی بارەکەیان بە تایبەتی لەو شوێنانە هیسە کۆبوونەوە بەڵام کارێکی ئاوا کە دروستەکەن بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو ئەم گوندە کە پێشتر مزگەوتی نەبووە ئەم مزگەوتەی ئەمە یەکێکە لە هەنگاوەکانی ئاوادانکردنەوەی گوندەکەمان هاوکاتە لەگەڵ ڕاکێشانی کارەبای نیشتیمانی بۆ گوندەکەمان سپاسی هەموو ئەو دامودەزای حکومیانەیەکەین لێرەوە کە دەستیان هەبووە لە ئاوادانکردنەوەی گوندەکەمانە لە ڕەحەت لە ڕاکێشانی کارەبای نیشتیمانی بۆ گوندەکەمان هەر لە دروستکردنی ئەم مزگەوتە خنجیلانە بۆمان سپاسی هەمووانەکەین کە دەستیان تیا هەبووە و سپاسی هەموو خێرخوازانەکەین کە بە دوعایەکی خێرەگەر هاوکارمان بوو بێت ئەگەر بە ڕووی مادی و ڕووی کارێکیان بۆ کردوین سپاسیانەکەین بەڕاستی کارێکی ئاوا زۆر پیرۆزە بە تایبەتی بۆ گەنجانی ئمڕۆت بەڕاستی لە شوێنەکان لە شوێنە نەشێوەکان لە شوێنەی بارەکەیان بە تایبەتی لەو شوێنانە هیسە کۆبوونەوە بەڵام کارێکی ئاوا کە دروستەکەن بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو ئەم گوندە کە پێشتر مزگەوتی نەبووە بەڵام ئەمە یەکەم جارە کە مزگەوتی بۆ دروست بکرێت و گوندی مەحموودخانی سەوو و بەڕێز کاکبەختیار بایە جەنابی مام محەممەد ئاغازی هەمووکاری بە خێرهاتنی هەمووکاری ڕیشاد بەڵازیزان ڤیتیەکمانەیە لە پێنجوێن هاوڵاتیەکی بەسەڵاتچووە بەتەمەن دەمێکە بە پاسکی هاتوچۆ دەکات دیارە ئەم بابەتە زیاتر هێشتا توانم بڵێم لە ناو بەتەمەنەکانە ڕەنگ دەداتەوە و دەبیندرێت هەرچەندە هەندێک بەرپرسی سیاسی فترێک وەکو پۆست یا وەکۆی کە سادە و خاکین بە پاسکی هاتوچۆیان دەکرد بۆ سەردەوام و فەرمانەکانیان بەڵام ئێستا سێری ئەم هاوڵاتیە دەکەین کە لە پێنجوێن ماوەی ساڵانێکە بۆ تەمەنەوە کە هەیەی بە پاسکی هاتوچۆ دەکات با پێکەوە بینیرەوە ڤیتیە بین کە سۆی محەممەد پەیامبەرمان بۆی ئامادە کردوین. من ناو محمود محەممەد کەرەمە خەڵکی گوندی بناوە سووتەم تەمەنم 80 ساڵە موالیدی 41 تا ئیسا 80 ساڵە 80 ساڵ عمرمە ماوەی 4 ساڵە من پاسکیرم پێ و پاسکیل لێ خوڕم بە پاسکیل ئەچم پێداویستی ماڵ و مناڵ یانمە لەو بازاڕا هەچێکم ئیشێکم ببێ پێ یەکەم ئەوەی بۆ شوێنی زۆر دوور نەبێ
بە سیارە ناڕم بەس بە پاسکیل لێگەڕم ناوەڵا بە مناڵی بە حیاتم پاسکیل لێ نەخڕیوە پاسکیلی دووتایشم لێ نەخڕیوە کابرای بۆ فەلاحەت مەکرد شی فەلاحەتی مەکرد لە بناوەسووتە کاتی ئەم شوێنانە ئیتر حەزم لەوە بوو من شتێکم ببێ وتم ماتۆر ڕەکڕم ماتۆر بە ئەمە نایە بۆ ڕەوەڕ و ئەمانە بە کەڵکی من نایە سەریعە بەس ئەم پاسکیلەم کڕی ئەمە تا ئیسەوە سیانم گۆڕیوە دوانی تریان لە ئیش کەوتن ئەوانم لا بردیسە ئەمەم پێەیە ئیتر زۆر حەزم لێی بوو خەڵکی هوای شێ چونکی نەیدیوە ئەڵێەوە کاکە بۆچی بە پاسکی لەگەڕێم کاکە من حەزم لێت پێگەڕێم لە ئەوەڵیە دوو جار تا فێر بووم دوو جار کەوتم دوو جار کەوتم ئەخوا سەریشم شکە هەر وازم نەهێنا هەتا فێر بووم سم ماهێر بووم تایە و ئەتوانم لێ خوڕم و ئەم پاسکیلیشە هەموو کەسێک ناتوانێت لێ خوڕێ وەرەگەڕێ ئەگەر زۆر ممارەسەی لەسەر نەکردوێ ناتوانێت ئەم پاسکیلە پێچم بۆ بازار پێچم بۆ پێنجێنی سەرۆ پێ ئەگەڕێم هەتا بەفرە بارە و دەرەش پاسکی دەرەشێ من بە پاسکی لەگەڕێم هەبووە بە پاسکی پێداویستی بۆ ماڵۆکڕی لە بازار ئارە وەڵڵا حەچێکمان بوێ لە بازار تەماتە شووتی هەچیەک پێویستات میوە هەتا ئەتوانم کیسەیەکی مەتوش پێ بێنەوە کە 50 کیلۆیی ئارکی هەر نییە ناوەڵەت تایە گۆڕێنێکە یان هەواقی خاڵێ بێتەوە خۆم پێیەکەم و ئەمدا تایەکانیە گۆڕم هەموو شتێکی خۆم بە ئەنجامیم هەتا ئەو جەرەسیشێ بۆیە گۆڕم ئەیچیاڵم خۆلا ئەراوەڵا من ئەم ئیشەم پێ عیب نییە هیچ وەختێ چونکی شتێکی خراپ نییە زەرەری بۆ کەس نییە عیبە نییە بۆ گەنج و لاو ئەبێ بۆ پیر ئەبێ بۆ هەموو بینەرانی عزیز و خۆشەویست بە سپاسەوە لەگەڵ هاوکارم جەلال و تاوی هاوکارانم پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بەخوای گەورەتان ئەسپێنن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ